زنجیرە درامایی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق گەشتووەتە ئەڵقەی کۆتایی و چاودێرانیش پێیان وایە کشانەوەی ئەو هێزانە شیاوی جێبەجێکردن نییە. بە تایبەت دوای نامەکەی ئەمریکا کە لەلایەن محەممەد شیاع سوودانیەوە گەیەندرا بە چوارچێوەی هەماهەنگی و تێیدا هاتبوو کە لە ئێستادا ئەوان لە عێراق ناکشێنن. توێژەرانی بواری سەربازی ئاماژە بەوە دەکەن دەرەنجامەکانی سەردانەکەی سوودانی بۆ واشنتۆن هێشتا دەرنەکەوتووە و لە میانی سەردانەکەیدا و لە لێدوانی بەرپرسانی ئەمریکی و عێراقیشدا هیچ ئاماژەیەک بۆ کشانەوەی ئەو هێزانە نەکراوە و تەنیا جەخت لە کاری لیژنە هاوبەشە هونەریەکانی نێوانیان کراوەتەوە بۆ کۆتایی هێنان بە کاروباری هێزەکانی هاوپەیمانان کە لەسەر داوای حکوومەتی عێراق هاتوونەتە وڵاتەکە. ئەم دۆسیەیە هێشتا لەلایەن لیژنە هاوبەشە هونەریەکانەوە گفتوگۆی لەسەر دەکرێت کە بە ئامانجی فراهەمکردنی مەرجەکانی ئۆپەراسیۆنی سەربازی و دیاریکردنی هەڕەشەکانی داعش و ڕێگاکانی پشتیوانی هێزە عێراقیەکان لە بوارەکانی پڕچەککردن و مەشق و ڕاوێژکاری پێکهێنراون و تا ئێستاش هیچ لێدوانێکی بەرپرسانی ئەمریکی و عێراقی کە باس لە دەرچوونی ئەو هێزانە بکات نەدراوە. کاردانەوەکانی چوارچێوەی هەماهەنگی بە ناڕوونی لەسەر دۆسیەی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان ماونەتەوە و جیاوازی بۆ چوونیان لەو بارەیەوە بۆ دروست بووە. بەشێکیان پێیان وایە ڕێگە بە سوودانی بدرێت بۆ کارکردن لەسەر ئەو دۆسیەیە و لە کۆتایی ئەم ساڵدا دەرەنجامی کاری لیژنە هاوبەشەکان لێک بدرێتەوە. بەشێک لە هێزە سیاسیەکانیش بەهۆی نەبوونی کۆدەنگی نیشتیمانی لەسەر کشانەوەی ئەو هێزانە و لە پێناو ڕێگرتن لە ئەگەری دروستبوونی پشێوی و قەیرانی ناوخۆیی پێیان باشە لە چوارچێوەی ڕێککەوتنێکی نوێدا ئەو هێزانە بۆ ماوەیەکی زیاتر لە وڵاتەکە بمێننەوە. سیاسی عێراقیەکان ئاماژە بەوە دەکەن لە سەردانەکەی سوودانیدا هیچ دۆسیەیەک لەسەر کشانەوەی ئەو هێزانە نەخراوەتە بەرباس. بەو پێی هیچ ڕاگەیەندراوێک لەو بارەیەوە لەلایەن کۆشکی سپیەوە بڵاو نەکراوەتەوە، بەڵکو خواستی مانەوەی ئەو هێزانە بۆ ماوەیەکی زیاتر لە سایەی ڕێکەوتنێکی نوێدا خراوەتە ڕوو. داواکاری بۆ کشانەوەشیان وەک دروشمی گروپەتژە ئەمریکایەکان ناوهێناوە. لە مانگی ڕابردوودا محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بانگهێشتی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە سەردانێکی فەرمی گەیشتە واشنتۆن و کۆبوونەوەی لەگەڵ هەر یەکە لە سەرۆکی ئەمریکا و وەزیرانی بەرگری و دەرەوەی وڵاتەکە و ژمارەیەکی دیکەی بەرپرسان ئەنجامدا. بەر لە سەردانەکەش سوودانی ڕایگەیاندبوو حکوومەتی عێراق نایەوێت بەردەوامی بدات بە مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە وڵاتەکەیدا و ئاماژەی بەوەش کردبوو چی دیکە داعش ناتوانێت مەترسی لەسەر ئاسایشی وڵات دروست بکات. لەو چوارچێوەیەشدا لیوا یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان ڕایگەیاندبوو لیژنە لاوەکیەکان کە لە لیژنەی باڵای سەربازی بۆ کۆتایی هێنان بەکاری هێزەکانی هاوپەیمانان سەرچاوەیان گرتووە. کۆبوونەوەیەکیان لە بەغداد لەگەڵ هاوتابیانیەکانیان ئەنجامداوە و گفتوگۆیان لەسەر دیاریکردنی پێداویستیەکانی پلانی کشانەوەی ئەو هێزانە کردووە. هاوکات فەریقی یەکەم عەبدولئەمیر ڕەشید یارەڵڵا سوپاسالاری عێراقیش باسی لەوە کردبوو کە کاری هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق تەنیا پەیوەستە بە پشتیوانی ئاسمانی و هیچ هێزێکی پیادەی شەڕکەریان لەسەر زەوی نییە.